لەسەر دۆسەی گیان لە دەستدانی پێشمەرگەکەی یەکێتی لە زیندان یاسایشی هەولێر راپۆرتێک بە ناوی لیژنەی لێکۆڵینەوەی پەرلەمان بڵاو دەبێتەوە و سەرۆکی لیژنەکە و سەرۆکی پەرلەمانیش ڕاگەندراوەکە بە درۆ دەخەنەوە. ماڵپەڕی فەرمی پەرلەمانی کوردستان بە ناوی لیژنەی لێکۆڵینەوەی پەرلەمان لە سەر دۆسەی گیان لە دەستدانی پێشمەرگەکەی یەکێتی راپۆرتێکی بڵاو کردەوە و تێدا هاتووە وەک لیژنەی بە دواداچوونی پەرلەمانی پشتگیری لە بەیاننامەی یاسایشی گشتی دەکەین و لە میانی لێکۆڵینەوەکان هیچ خاڵێکی وا تێبینی نەکراوە کە پێچەوانەی ڕاگەیەندراوەکەی یاسایش بێت. پاش چەند خولەکێک لە بڵاوبوونەوەی راپۆرتەکە عوسمان سێدەری سەرۆکی لیژنەی بە دواداچوونی دۆسەی گیان لە دەستدانی مەجید ئیبراهیم بێئاگای خۆی و بەشێک لە ئەندامانی لیژنەکەی لەو راپۆرتە دەربڕی کە بە ناویانەوە لە ماڵپەڕی پەرلەمانی کوردستان بڵاو کراوەتەوە. دواتریش ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ئەو راپۆرتەی ڕەت کردەوە و ڕایگەیاند هیچ راپۆرتێکی واژۆکرا و فەرمی لیژنەی ڕاستپێدراو ئاڕاستی سەرۆکایەتی پەرلەمان نەکراوە و وا بڕیارە هەفتی داهاتوو لیژنە کۆبوونەوەی خۆی بۆ ئاڕاستەکردنی راپۆرتی کۆتایی بکات. سەرۆکی پەرلەمان بڵاوکردنەوەی ئەو راپۆرتی بە ناوی لیژنەکەوە لە ماڵپەڕی پەرلەمان بە بەکارهێنانی ماڵپەڕی پەرلەمان بۆ بەلاڕێدابردنی ڕای گشتینەوە بردووە بۆ پێی کە هێشتا لێکۆڵینەوەکان بۆ کەیسی و هاوڵاتی بەردەوامن دەشڵێت ئیشی لیژنەی پەرلەمان نییە قسەیەک لاکەرەوە لەو بارەیەوە بکات. ڕوونکردنەوە و ڕاگەیەندراوەکان بە درێژایی شەوی ڕابردوو بەردەوام بوو. بە جۆرێک دوای سەرۆکی پەرلەمان هێمن هەورامی جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان ڕوونکردنەوەیکی بڵاو کردەوە و وەڵامی ڕێواز فایقی دایەوە و بەرگری لەو هەواڵە کرد کە لە ماڵپەڕی فەرمی پەرلەمان بڵاو کراوەتەوە و دەڵێت ئەرکی سەرپەرشتیکردن و بە دواداچوونی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان دەسەڵاتی جێگیری سەرۆکی پەرلەمانە و ئەو هەواڵەش بە ئاگاداری من بڵاو کراوەتەوە. هاوکات ئاماژەی بەوە کردووە ئەو نووسینەی لیژنە لاوکیەکان خستنە ڕووی هێڵا گشتەکانی بەرەنجامی کاری لیژنەکەیان بووە و هیچ پێچەوانەی عورفی کاری لیژنەکان نەبووە. هێمن هەورامی وتوشێتی بەداخەوە هەر لە سەرتاوە لێدوانی جیاجیا لەسەرم دۆسیە و تۆمەتبارکردنی یاسایشی گشتی و پارتی دیموکراتی کوردستان بە کوشتنی مەجید ئیبراهیم و هەوڵەکانی بەلاڕێدابردنی دۆسیەکە و بە حیزبیکردن و بە سیاسیکردنی سەرەتایەکی خراپی کاری بە دواداچوون بوو بۆ گەیشتن بە ڕاستیەکان. هەروەها هەردوو فراکسیۆنی یەکێتی و پارتیش لە پەرلەمانی کوردستان بە جیا ڕاگەیەندراویان بڵاو کردەوە. لە پێشدا فراکسیۆنی یەکێتی لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەیاند چەند ئەندامێکی لیژنەکە بەبێ ئاگاداری تەواوی ئەندامانی لیژنە ڕاگەیەندراوێکیان بڵاو کردوێتەوە لە کاتێکدا کە ڕاگەیەندراوەکە پەسەندکراوی کوی ئەندامانی لیژنەکە نییە و نوێنەران یەکێتی بە هیچ شێوەیەک ئاگاداری ئەو ڕاگەیەندراوە نین و هێشتا ئەنجامی کۆتایی دادگاش ڕانەگەیەندراوە. فراکسیۆن یەکێتی راپۆرتە بڵاوکراوەکەی ماڵپەڕی پەرلەمان بە پەلە ناو دەبات و بە هەوڵێک بۆ بەلاڕێدابردنی ڕای گشتی لەسەر دۆسیەکە وەسفی دەکات و ئاماژەی بۆش کردووە لەسەر بە دواداچوونی دۆسیەکە موکوڕن و چاوەڕوانی وەڵامی دادگا دەکەن چون ئەرکی لیژنەی پەرلەمانی بە دواداچوونە نەک ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی. لە حاڵەتێکدا دۆسیەکە لە دادگایە هەر بۆیە هەر ڕاگەیەندرا و لێدوانێکی پێشوەختە لەو بارەیەوە ڕەت دەکەنەوە. دواتریش فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان درێژی بە ڕوونکردنەوەکاندا و لە ژێر ناونیشانی ڕاگەیەندراوێک لە بارەی خۆکوشتنی پێشمەرگەیەک دوای ئەوەی بەدەیان کیلۆمادەی هۆشبەرەوە دەستگیر کرا دەڵێت نابێت دەسوەردان لە کاروباری لیژنەکان بکرێت و دەبێت ئەوان کاری پەرلەمانی خۆیان بکەن. فراکسیۆنی پارتی دەشڵێت بەداخەوە هەر لە سەرتاوە کەس و لایەن هەبوون ویستویان ئەم بابەتە بەلاڕێدا ببەن و بیشێوێنن بەڵام ئێستاش دەخل لەوە دەکەنەوە نابێت فراکسیۆنێک با دیاریکراوی کار بۆ شێواندنی بابەتەکە بکات. فراکسیۆنی پارتی وتوشێتی دادگا سەروەرە و لیژنەکانیش کاری پیشەی خۆیان دەکەن و ئەوەی خستویانەتە ڕوو لە سەر ئەم پرسە دەرەنجامی بە دواداچوونی ورد بووە. مەجید ئیبراهیم کە پێشمەرگەیەکی یەکێتی بوو پاش دەستگیرکردنی لەلایەن هێزێکی هاوبەش یاسایش و دژا تیرۆری هەولێرەوە لە ڕۆژی 16 مانگا هەواڵی گیان لە دەستدانی بڵاو کرایەوە. ئاسایشی هەولێر دەڵێ دەستمان بە ئەسەر 60 کیلۆمادەی هۆشبەرداگرتووە کە خاوەندارەتی بۆ ناوبراو گەڕاوەتەوە هەر بۆیە لە ناو بەندیخانە خۆی خنکاندووە بەڵام کە سوکارەکەی ئەو تۆمەتانە ڕەت دەکەنەوە و گومانیان لا شێوازی گیان لە دەستدانەکەی هەیە هەر بۆیە بۆ توێکاری تەرمەکەیان هێنایە پزیشکی دادی سلێمانی کە بەوتەی خۆیان شوێنەواری ئەشکەنجا باجستەیەوە دیار بووە. ئەمەش گومانەکانی کوشتنی مەجید ئیبراهیمی لای کە سوکارەکەی تۆخ کردوێتەوە. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام.